ژینگە هەموو ئەو شتانەیە کە لە دەور و بەری مرۆڤ هەن بە زیندوو نازیندۆکانیشەوە و هەموو ئەو پێکهاتە و پێویستیانی کە ڕۆژانە ئێمە بەکاری هێنین چ لە پێویستی خۆراک و پێداویستی جلوبەرگ و هەر پێداویستێکی تری ڕۆژانەمان بێ ئێمە لە ژینگەوە دەستەبەری ئەکەین و بەدەستی ئەهێنین کەواتە ئەتوانین بڵێن ژینگە سوودێکی کاریگەری سەرەتایی زۆری هەیە بۆ مرۆڤ بە شێوەیەکی گشتی وە بە زیندەوەرەکانی تریش کە هەموو پێکەوە ژینگە پێکهێنن کە باسی پیسبوونی ژینگە کێنێکێک لەو خاڵە جەوهەریانی کە ئەبێ ئەم باسیکەین مرۆڤە کە دەسیە لە پیسبوونی ژینگەیە کە باسی مرۆڤیش ئەکەین تەڵان مرۆڤیش دابشە بێ بەسەر چەند پێکهاتەیەکە یەکێک ئەو پێکهاتانن کە مرۆڤی ئاسایین ژیان بەڕێیەکەن کە ئەمە یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکان کە مرۆڤ ئەبێ هۆشیاری و ئاگایەکی زۆری هەبێت لە ئەوەی کە ژینگەکەی چۆن بپارێزێ و هەوڵی پیسکردنی نەیە کەواتەڵێن یەکێک لەو خاڵانی کە سەرچاوی پیسبوونی ژینگەی مرۆڤەکان خۆیان و تایبەت بە شێوەیەکی گشتی مرۆڤ و ئەوانەی تریشان لە ئاستی دەسەڵاتیش ئەگەر باسیکەین حکوومەتی ژۆک و لایەنی جێبەجێکار واتە بڵێن بەرپرسیارەتێکی زیاتری لەسەرەکە چۆن ژینگە بپارێزێ لە بەپێی ئەو ڕێسا و یاسا و ڕێنمانی کە لەبەر دەستیانایە بۆ پاراستنی ژینگە و بەڕێوەبردنی ژینگەی هەر ناوچە یاخود هەر هەرێمێک بێت بەڵام ئەوەی کە زۆر ئەمێ زیاتر جەختی لەسەر بکەمەوە تاکەکانی کۆمەڵگە خۆیان بەرپرسی یەکەمن لە پیسکردنی ژینگەکان و لە پاراستنیشان بە دوایە بەرپرسیارەتی دەسەڵات و حکومەتیت کە باسی بردومان و شەڕ و بەم شێوازانە باس بکەین ئێمە ئەتوانین بڵێن لە مێژووی مرۆڤایەتیە ئەم کاریگەریانە هەبووە لەسەر لە ناوبردنی ژینگە بۆیە ئەڵێن بە دەرەجەی یەکەم تاکەکانی کۆمەڵگە خۆیان بەرپرسیارن چکە ئەوەی کە دوجاریش حکومەتێک پێکهێنێ و سنوورێک جێ ئەکاتەوە کۆمەڵگەیەکی نیشتنی پێکێنێ ناوێنین تورکیا ناوێنین ئێرانیان ناوێنین رووسیایان ئەمریکا هەر تاکەکانە پێکی ئەهێنن هەر ئەم تاکانش ئەچنە دەسەڵاتەوە کەواتە گرنگیەکە لێرەیە هۆشیاری تاکەکە ئەنجە ئەم تاکە ئەچێ بەرەو دەسەڵات و هۆشیاری دەسەڵاتەکە بۆیە ئەتوان بڵێم لە مێژووی مرۆڤایەتیەوە ئەم جۆرە کارەساتانە بەرۆکی ژینگەی کردو ژینگەشی لەناو بردووە و ئەگەر سیرکەین ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون و ڕوو لە هەڵکشانی زیاتریش ئەکە هەر جاری بە جۆرێک لەوەچی ئێستا ئێمە سەردەمەکە گۆڕابێ بە چەک و تەقەمەنی کەمتر بوو بێتەوە لە چاو ساڵانی پێشوو کە ژینگەی پێ لە ناوبراوە ئێستا توانین بڵێن کەمترە بەڵام لازایش ئەبینین ئەوە تا سنوورەکان بردومانەکرێت تەبان کە تۆ ناوچێک بردومانەکەی جێی ئەم تۆپ و باروت و چەک و تەقەمەنیانە ئەکەوێتە ناو ژینگەکەوە هەم خاکەکە پیسەکات هەم ئاوی ناوچەکە پیسەبێ بۆی تێکچوونی خاکەکەەوە هەم دار و درەخت لە ناوچەکەی ئەسووتێ و تووشی سووتان و لە ناوچوونی دارستانەکان ئەبێت کە ئێمە شەزانین داڕواندن خۆی و دارستان خۆشی یەکێکە لە هەر یەکێک سەروەتێکی نیشتیمانیە بۆ هەر ناوچەیە کە هەبێت لەبەری ئەم دارستانانە کە هەن کۆمەڵێک ئاژەڵی کێویش لە خۆیان ئەگرن کۆمەڵێک باڵندەی کێوی لە خۆیان ئەگرن کە ئەبێ حەشارگە و هێلانی ئەم ئاژەڵ و زیندەوەرانەیە بۆی ئەتوان بڵێم ئەم جۆرە هەڵکوتانە سەر ناوچەکان و لە ناوبردنیان بەشی خۆی ئەتوانین بڵێن کاریگەریکی زۆری هەیە لەسەر پیسبوونی ژینگەی ناوچەکانمان خۆی کە ئێڵین لەکوێ ئاو هەبێ ئاوەدانی هەیە ئەمە وتیەکە لە کۆنەوە وتراوە بۆیە ژینگە وابەستەیە بە ئاوەوە کە لە هەر شوێنێکە ئاومان هەبوو ئێمە سەوزایی و بەرووبووم و کشت و کاڵکردن و ژیان خۆشتر و جوانترە بێت بگرتنەوەی ئاوەکان تەبان ئێرانیش سیاسەتی خۆی هەیە بۆ ئاوانە بۆیە یەت بەکارێنێ بۆ ناوچەکەی خۆی عێراقیش بە هەمان شێوازە ئەگەر من زۆر شارەزان نیم لە ڕووی سیاسەتی ژینگەیەوە زیاتر لە بوارە زانستێکی ئەتوانم باسی بکەم بۆی ئێمە وەکو ژینگە دۆستان و چالەکەوانی ژینگە و لە هەمان کاتە کەسانی ژینگە پارێزی لەگەڵ ئەوانین یەکەم بەنداو دروست بکرێت لەسەر ڕووبارەکان لەبەرەوەی کە ئەبێتە هۆکاری تێگیانی ژینگەی خوارخۆی ئێستا هەتا من وەکو هەرێمی کوردستان ئەگەر بەنداوێکی ئاوی دروستکەم لەسەرێکێک لە ڕووبارەکانم ئەبێت مەهۆکاری شێواندنی ناوچەی جنوب خواروی عێراق تێکێ ژینگەی ئەوان ئەشێوێنم لەبەرەوە وەکو ژینگە ئێمە لەگەڵ بوونی بەندا و گرتنەوەی ئاو نین لە هیچ ناو نەک لە ڕێی کەسایەتی یا کەسەکان بەڵکو لە ڕێی تێگیانی ژینگەکەەوە ئێمە لەو ڕوانگەیەوە سێری ئەەکەین بەڵام ئەگەر بیتە سەر ئەوەی کە ئێمە
تشجیعی ئەکەین زیاتر گۆما و دروست بکرێت پۆن دروست بکرێت کە ئاوی بارانە خۆی لە وەرزی بارانەتیای کۆ بێتەوە لێرە ئەبێتە هۆی ئەوەی کە بەدیلێک بێ بۆی کە بەنداوێک دروستکەی پۆندێک دروستکەی لە ناوچەی تایبەت گوندنشینەکان و ناوچانی کە کشت و کاڵی تیاکرێ هەم ئەتوانێت دوای بۆ وەرزی کە پێویستیان پێێتی لایەنە بۆ ئاودان بەکاربێنرێ هەم ئیکۆلۆژی و بایۆدایڤرسیتی و هەمە چەشنی زیندەوەری لەو ناوچەیە کە پۆندێکی لێ زۆر جیاوازە لە ناوچەیەکە کە ڕووتەڵە بێ و هیچ سەرچاوێکی ئاوی لێ نەبێ و لە هەمان کاتیشە خاڵە سنوورەکان ئاتەن لەسەر ئاستی هەموو جیهان و هەموو ناوچەیەک و هەموو کۆمەڵگەیەک یاسای ژینگەیی هەیە یعنی وەزارەتی ژینگە هەیە ئەمە زیاتر شتەکان ئەتوانم بڵێم لە ڕووی یاسا و نێودەوڵەتیەوە ئەتوانن چارەسەری ئەم بابەتانە بکرێت یەکێک لەو خاڵانی کە ئەبێ زۆر ئێمە چاومان لەسەری بێ لەسەر تا کۆمەڵگە خۆی تاکەکان هەوڵ پاراستنی ژینگەکە بن و پیسکردنەکەشی بە دوور بگرن و ئەو کاتە دەسەڵاتداران و لایانی بەرپرس و حکوومەت بێتە سەرخەت لەوەی کە چۆن ئێمە ئەم ژینگەی خۆمان پەرە پێبین چۆن پارێزگاری لێ بکەین چۆن بتوانین زیاتر وزەی نوێ بۆ بەکاربێنین چۆن بتوانین لە ناوەندەکانی خوێندنە زیاتر گەشە هۆشیاری ژینگەی بڵاو بکەینەوە بۆ سەر ئاسی تاکەکان و سەر ئاسی خوێندنی هەموو ناوەندەکان بەمە تۆ تاکێک و کۆمەڵگەیەکی هۆشیار لە ڕووی ژینگە دروست ئەکەی ئەمە یەکێکە لەو ئیشانەی کە ئەبێت هەموو حکوومەتێک دەستی پێوە بگرێ و ئیشی لەسەر بکە لەبەری ژینگە ئێستا مانەوەی ئێمە لەم ژیانە پاوابەستێ بە مانەوەی ژینگەکەمان ئەمەکو خاڵێک کە ئەبێ کاری لەسەر بکرێت خاڵی دواتریان ئێمە یاسا و ڕێنمایی ژینگەیمان هەیە کە لە دەستەی پاراستن چاکردنی ژینگە هەیە کە لە وەزارەتی ژینگەی عێراقی هەیە پێویستەکە وا ئەخوازێک کە بەپێی ئەم یاسا و ڕێنمایانە کە زۆر جوان و زۆر باشن بۆ پارێزگاریکردنی ژینگەکەمان بەرداوامیدان بە ژینگە و هێنانە ناوەی وزەی نوێ و چاکسازی زیاتر لەسەر ژینگە ئێمە تەوان ئەتوانین بڵێن وڵاتێکین لەوەی کە کراوینەتەوە بەڕووی پیشەسازی جیهانی تازەیە تازەگەریە بۆیە ئەگەر لە ئێستا بەپێی خاڵ و ڕیزبەندی نەتوانین هاوسەنگی پاراستنی ژینگەکەمان ڕابگرین لەواچێت لە سەردەمێکە ئیتر نەتوانین چارەسەرەکان بکەین ئەگەر ئێستا بەراورد دێ بکەم لە بین 2023 و 2010 بۆ 12 گۆڕانکاری زۆر هەیە لە ڕووی ژینگەیەوە هەم چ لە ڕووی پێشکەوتنی پیشەسازیەوە کە هۆکارە بۆ تێگیانی ژینگە هەم لە ڕێگەی ئەو پرۆژە ژینگە دۆستیانەشەوە کە هاتنوتە ناو ناوەندەکەەوە ئەتوانین بڵێن پارێزەری ژینگەیمان زۆر هەیە چالەکەوانی ژینگەی زۆرە زانستی ژینگە بەرەو پێش چووە و لە هەمان کاتە پرۆژەی ژینگەی جوانتر پێشکەش کراوە بەڵام لە هەمان کاتیشە ئێمە زیاتر پیشەسازی و بەرهێنانیشمان زیاتر کردو بۆیە لێرەیە ئەتوانین بڵین من شتەکان زۆرن کە کراون بەڵام ئەگەر داتایەکت بەمێ بڵێم بە پلەی هاوسەنگی چۆنە ئەو داتایم لە بەردەستانیە چکە توێژینەیەکی وامان نەکردووە تا بزانی ئەو هاوسەنگیە چۆنە لە ڕووی پێشکەوتنەوە بەرهێنان لە سامانە سروشتەکان و ژینگەیە ئەو مادە ژینگەیانە و هەم لە پاراستنی ژینگەشە.